ئەگەر لە پارەی خەڵکی بپرسیت چاو تێر نابێ تا دەمری برسی ئەوەی بە چاکەی چاکان نەزانێ دۆش دادەمێنێ دوایی بۆ نانێ هەر شوێنێک کە ئاو گرتی ئاوایە دێمە کارچێلان ڕەنجی بەبایە ئاو بۆ خواردنەوە زیندەجی دێنێ لە وزە دەرچێ پیاو ئەخەنچێنێ هەنگ کە بۆ هەندێ هەنجی نەڕژێنێ بۆ پیاوی ناحاڵ ژار ئەپڕژێنێ تاز و قوم نەبێ دەستت ناتەزێ تا پێی پیانە نەیت ماریش ناتگەزێ دەستی دۆستان لە خەنە بگرە دەستی دوژمنیش ماری پێ بگرە هەڵاتت نییە بۆیە والاتی حەلالخۆریە و کەم دەسەڵاتی ڕەمەزان هەرچەند دیسان دێتەوە لە کۆڕی پۆکەر جێی نابێتەوە پارەدار ئەڵێ گرانی چێیە چۆڵەکەی دەشتێ و بەردی دەشتێیە ئۆتۆمبیلچی خۆ ناغەسێنێ بێدەرپێش هەر چاو لە خۆی ئەبینێ